الرئيس السابق جلال الطلباني الزعيم العراقي الزعيم الكردي اللي تمثل بەداغ و پەژارەیەکی زۆرەوە هەواڵی کۆچی دوایی سەرۆک مام جەلالمان پێگەیشت لە دەستدانی ئەو سەرکردەیە خەسارەتە بۆ هەمووی عێراق. مام جەلال بەو دانایی کە هەیبوو توانی زۆر ئاستەنگ تێبپەڕێنێت لە سەردەمێکدا کە ئەو حکمی عێراقی دەکرد ماوەیەکی قورس بوو توانی عێراق لە چەندین ساتی قورسدا بپارێزێت. ئەگەر سەرۆک مام جەلال نەبوایە دەچوینە تونێلێکی تاریکەوە کە ڕەنگە هەر دەرباز نەبووینایە. زۆری لە خۆی دەکرد گوشاری دەخستە سەر هەمووان تەنانەت سەر یەکێتی نیشتیمانی کوردستانیش تەنها لە پێناو پاراستنی عێراق. بیر و باوەڕێکی جێگیری هەبوو زۆر لەو دیدارانم بیرە کە تێیدا چاوم بە مام جەلال کەوتووە بە تایبەت ئەو کاتەی کە ئەندامی ئەنجومەنی نوێنەران بوون تەنانەت ئەو کاتەش کە نەخۆش کەوت سەردانم کرد. پیاوێک بوو خاوەن پرەنسیپی جێگیری خۆی بوو بۆ نمونە ئەو بڕوای بە سزای لە سێدارەدان نەبوو. هەندێک جار وا پێویستی دەکرد کە ئەو سزایە ئیمزا بکات بەڵام نەی دەکرد بەو هەڵوێستەی فێری ئەوەی ئەکردین کە مرۆڤ ناتوانێت دەستبەرداری ئەو پرەنسەی ببێت کە باوەڕی پێیەتی. سەرۆک مام جەلال مەدرسەیەک بوو لە تێگەیشتن هەرگیز دڵسۆزی و خەمخۆری بۆ گەلی عێراق لەبیر ناکرێ. پیاوێکی دەوڵەت بوو بۆ لە دەستدانی سەرخۆشی ئاراستەی گەلی کورد و گەلی عەرەب و تەنانەت هەموو جیهانیش دەکەم بۆ لە دەستدانی ئەو سەرکردە گەورەیە.